لە دەشتی کەلار هاوڵاتیەک بە ناوی حەسەن حەمید باخێکی بچووکی مزرەمەنی هەیە و ماوەی چەند ساڵێکە خۆی پێوە سەرقاڵ کردووە. لە باخەکەی حەسەندا دوو جۆر میوە بەرەم هاتووە کە میوەنەیە لە ڕووی قەبارە و کێش و ڕواڵەتەوە. هەرچەندە هەردوو میوەکە بەرهەمی داری نارنجن بەڵام نازانرێ بۆ بەم شێوازە بەرەم هاتوون. ئەو هاوڵاتیە بە ئێمەی وت بە درێژایی تەمەنم شتی لەم جۆرەم نەبینیوە. پرسیارم لە شارەزایانی کشت و کاڵیش کردووە ئەوانش سەریان سوورماوە و نەیانزانیوە چییە. هەنێ داڕشتم لە بازار سەنە داری لیمۆی تورش و نارنج و پرتقاڵ ئەوانە، بەڵام ئێستا دووسێ دارێکی تیا دەرچووە. ئەم دارانە تەبیعینین کە هاتم بەرەکەیانم بینی و لە وەخت بەرەکانە وەختی ئیسا وەختی بەروبووم زەردبوونی لیمۆ و نارنجوانە ئەبینن لە بازاڕەکانی خۆمانیشە کە بینیم بەرەکان زۆر شازوانەیە. شتی وام هەن نەبینەوە لە حیاتمان، من عمرم نزیکەی 50 ساڵە شتی وام نەبینیوە. ئەو دوو میوەیە کێشی چەندانەیەکیان دەگاتە نزیکەی 3 کیلۆ، ڕەنگیان وەک نارنج و سندیە و ڕەواڵەت یەکێکیان وەک کوولەکەیە و لە ناویشدا وەک کاڵەکە و یەکێکیان بێتامە و یەکێکی تریشیان تامی ترشە. بەهۆی قورسیشیانەوە لق و پۆپی دارەکانیان شۆڕ کردووەتە خوارەوە. بەڕێبەری بەشی پاراستنی ڕۆکیش لە کشت و کاڵی کەلاریش دەڵێت ماوەی چەندین ساڵە ئێمە سەرپەرشتی باخ و دارستانی ناوچەکە دەکەین. میوەی وەها بێوێنە و سەنجڕاکێشمان نەدیوە. تا ئێستاش لە لێکۆڵینەوەی کشت و کاڵی بۆمان دەرنەکەوتووە چ جۆرێکن لە میوە. ئێمە نمونەیەکیان بۆمان هێنا لە ناو باخی هاوڵاتیەکایە ئەم جۆرە لە مزرەمەنیە، بەڵام تا ئێستا شتی وامان نەبینیوە و ناشتوانین بڵێن چی ناوەکە، بەڵام خۆی مزرەمەنیە. حجم و قەبارەی زۆر لە تەبیعی زیاد بەدەرە. وەکو نمونان لە ناو کۆمەڵێ دارە پیاوە کڕیوەتی تەنها ئەوەیان ئەوەی تیا دەرچووە. شێوەی هەیە وەکو کوولەکەیە، شێوەی هەیە تەبیعی خڕە و بەرزە، وەزنیشی تیا هەیە تا 3 کیلۆ. بەڵام لە منتەقەی ئەمانە هەڵ ئەکەوێت لەبەر ئەوەی سنوور ناوچەی گەرمیان زۆر گونجاوە بۆ هەڵکەوتنی مزرەمەنی و بۆ بەروبوومی باش لە مزرەمەنی تیا دەرچێت. ناوچەی گەرمیان لە دوای پارێزگای هەولێر بە دووەم ناوچە دێت لە ڕووی ڕووبەری زەوی کشت و کاڵی لە هەرێمی کوردستان. بەهۆی بەپیتی خاکی ناوچەکەش ساڵانە جۆرەها بەروبوومی کشت و کاڵی لێ دەچێنرێت. بەڕای شارەزایانی بواری کشت و کاڵیش سەوزبوون و بەرەمهێنانی ئەم جۆرە میوانەش دەگەڕێتەوە بۆ ئەو کەش و هەوا گونجاوی کە بۆ کشت و کاڵکردن لە سنوورەکە ڕەخساوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار. Terima kasih.